بەیانیەکی زوو ڕووداوێک لەم خانوەدا دانیشتوانی گەڕەکی هەڤاڵانی تووشی شۆک کرد. لێرە کوڕێکی تەمەن 31 ساڵ باوکو و دایکی بەرچەقۆ دەدات و هەوڵ دەدات خۆشی بکوژێت. ئیبراهیم تەمەن 65 ساڵ کە دەکاتە باوکی بکوش، هەرزوو گیان لەدەست دەدات و دایکیشی بە سەختی بریندار دەبێت. ئێستا لەژێر چاودێری پزیشکیدایە. دوای کاژێرێک لە ڕووداوەکە خزمانی کوژرا و بریندار هاتوونەتە شوێنی ڕووداوەکە. ئەوانیش وەک پۆلیس تا ئێستا لایان ڕوون نییە ئەمە بۆ ڕوویدا. کێشیان لەگە کەس نییە، عایلەشی بێ موشکلەشن نازانم، یعنی کەسەوی شەی کردیە، یعنی کابرا بەشێرە جەوی شەی ناکە کەس بای بخۆی دەکوژی داچی خۆی دەکوژی خۆی انتحارکە نازانم. کوژراوەکە ناوی ئیبراهیم تەهایە و هاوژینەکەشی ناوی سەبریە خدرا. سەبریە چەقۆ بەرقۆڵ و سەری کەوتون و ئێستا لە نەخۆشخانەیە و لەژێر چاودێری چڕی پزیشکیدایە. ئەم خێزانە نیشتەجێی وڵاتی هۆڵەندان و تەنها دە ڕۆژە هاتوونەتەوە هەولێر. کە هاتمە دەرێ داچی بریندار بوو لە سەرزادە بۆ هەواری دەکرد کە مێردەکەی ڕزگار بکات. دواتر مێردەکە لەبن لێرە کەتبوو ئاخر هەناسەکانی ژیانی دەدا. پاش 5 دقه بەر لەوە ئیسعافێک کات کە بابەکەی ڕزگار بکات بیبات بۆ خەستەخانە. ئیدی کوڕەکە لە جام ئەو پەنجەرە دیارە کە شکاندی و بەدەستی خۆی چەقوێکشی لەدەست بوو. دوای ئینتیحاری خۆی تێفڕەدا. ئیبراهیم و هاوژینەکەی 4 منداڵیان هەیە، پێشتریش کوڕێکی دیکەیان خۆی کوشتووە. ئەمە ئاسەواری پێی کوڕەکەیە کە دوای کوشتنی باوکی و زامداکنی داکی چۆتە نهۆمی دووەمی ماڵەکە بۆ ئەوەی کۆتایی بە ژیانی خۆی بێنێت. بێرە بە پلیکانەکان بەسەر کەوتووە. ئەمە نهۆمی دووەمی ماڵەکەیە. ئەمە دوایین ئەو نووسینەیە کە دوای کوشتنی باوکی کوڕەکە لەسەر دیواری خانووەکەی نووسێتی و دوازە لێرە جامەکەی شکاند و لێرەدا خۆی هەڵداوەتە خوارە بۆی کۆتایی بە ژیانی بینی. بەڵام دوازار مەرگ ڕێگای نەدا و ئێستا کوڕەکە تەندروستی باشە و لە نەخۆشخانەیە، بەڵام باوکی گیانی لەدەستداوە و دایکشی بریندارە. بکوژەکە بە خوێنی دایک و باوکی بە زمانی ئینگلیزی نووسیویەتی ئۆڵ ریاکت واتە هەمووی کاردانەوەیە، یان یاخود دەکرێت هەموو کەسێک کاردانەوەی هەبێت. کەسێک کە باری دەروی نافتاوە بۆ بە ناوی ها ئەلیف تا کە هەڵساوە بە زاندارکردنی دایکی باوکی لە ئەنجامدا بە چەقۆ لە ئەنجامدا باوکی گیانی دەدەزاوە دایکی بە سەختی بریندار دەبێت. دواتر خۆشی زاندار دەکات. پۆلیس لە لێکۆڵینەوە سەرەتاییەکان بۆیان دەرکەوتووە کە تۆمەتبارەکە نەخۆشی دەرونی هەبووە. لە دوای ڕووداوەکەش بکوژەکە لەلایەن هێزە ئەمنیەکان دەستگیر کراوە. فەرهاد وڵەمەری، ڕوودا و هەولێر.